اومد داوی پیزاین لسر دسترکرنا وان هر دو خورتان کج آلیه پولیسین هولیر و هربونه دسترکرن چنه؟ بەڵێ کاتە تۆش باش هەکاردیارە دوای ئەوەی کاژمێر سەی دوای نیوەڕۆی ئەمڕۆ دوو لەو هاوڵاتیانەی چەند هاوڵاتیە کە ویستویانە خۆپیشاندان بکەن بۆ بەردەم پەرلەمانی کوردستان دوای ئەوەی دەژیر دەکرێن لەلایەن پۆلیس دوو لەوانە تاکو ئێستا دەست بەسەرن لە بنکەی پۆلیسی ئازادی ئێمە ئێستا لە بەردەم بنکەی پۆلیسی ئازادین وە سەر پەرلەمانتارێک و چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاری هەولێر لە ئێوارەوە لە هەوڵی ئەوەدان کە ئەو دوو کەسە ئازاد بکرێن من بۆ زانیاری زیاتر دەسمەلای پەرلەمانتار حەلی ئەحمەدساڵح ئەگەڵ بێیتە ئێرە کاکهەلی ساهەڵێکتان داوە بۆ ئازادکردنی ئەو دوو گەنجە. بەڵێ دیارە ئێمە هەر دوای ئەوەی زانیمان دەستگیرکردن کەوتینە بە دواداچوونەوە دواتر دۆزیمانەوە لە بنکەی پۆلیسی ئازادین لێرە وتیان لێوەرگیرا پاشان دۆسیەکەمان بردە لای حاکم بەڕێز حاکم ئەمریدا کە ئازاد کرێن پێش کات ژمێر 8 ئێمە هاتینەوە بۆ ئێرە گەنجەکان هاتنەوە وەرەقەی حاکماتەوە بەڵام کە دیارە حاکمیش قەراریدا قانونیەن ئیتر بێ قەراری حاکم تەنفیز کرێ بەڵام دیار بوو بە ئەمری پۆلیسی گشتی هەولێر بوو بێت یاخود وەزارەتی ناوخۆ بێت لامان ڕوون نییە بەڵام پێم وایە پۆلیسی گشتی هەولێر بوو ئەمرەکە ڕاگیری یاخود جێبەجێ دەکرا بەڵام تر دواتر چەند هەوڵێکماندا لەگەڵ هەرێکە لە پارێزگاری هەولێر و وەزارەتی ناوخۆ قەرار درا ئازاد کرێن دایک و باوکیشی هاتوون ئێستا ئێمە هەم کەفیلەکانمان ئامادە کردووە هەم محامیمان ئامادە کردووە بڕیارە پاشکەمێکی کە هێشتا ئازاد نەکراون قەرارە ئازاد کرێن لە ژوورەوەیە ئەو سێ گەنجە کە ڕێخەری خۆپیشاندانەکان دوو گەنجیان ڕێخەری خۆپیشاندانەکان یەکێکەش لەوێەوە بووە هەرگیراوە دیارم خۆپیشاندانە 26 گەنج بوون داخوازیان هەبووە داوای باشترکردنی ژیانیان کردەوە داوای عەدالەتیان کردووە داوایان کردووە کۆتایی بەم قەیران و دۆخە بێرە بۆ ئەوەی ناچار نەبن سەفەرکەن بەداخەوە دەسەڵاتە بێ گوێ لەمانە بگرێت و ئەبێ بزانێ ئازارەکانیان لەکوێن و ئەبێ هەوڵی تێگەیشتندا نەکەوەی تۆ دەستگیریان کەی و دواتر کە حاکمیش ئەمری ئازادکردنیاندا پێویستە ینی لە سووترین کاتام ئەمرە جێبەجێکرێت ینی ئەبێ گوێ دەنگێکی ناڕزایی جددی هەیە لە وڵاتی ئێمە بێ گوێ لێ بگرێت ناکرێت بەگرتنیە بە خەفەکردنیە بە هەڕەشەکردنیە چاوسورکردنەوەی جا لە هەر کوێی کوردستان بێت لە سلێمانی بێ لە هەولێر بێت لە دۆک بێ حەل نییە ئەمانە حەل نین خەڵک بێتاقەتە خەڵک ناڕازیە خەڵک وەزعی زۆر خراپە گەنجێکی زۆر کۆچەکە گەنجێکمانەیە هەنیە بێ کاتێواتوەم دەستڵاتە بێ مخاتەبەی خواست و داخوازەکانی ئەو خەڵکەکە بەداخەوە ئەمڕۆ بووە گوێ لەمانە بگیرایە ڕاستە داوای مۆڵەتیان کردووە مۆڵەتیان پێ نەدراوە بەڵام هیچ زەرێکیان نەبووە 26 کەس بوون ئەکرای بێ چیتانەوێ گوێ لە خواست و داخوازەکانیان بگرێت من بەشێک زۆری دروشمەکانیانم بینی ینی بەشێکی زۆری دروشمەکانیان کە بەڕەسم دیار لایەن پۆلیسەوەی گیرا و من بینیم تعبیرە لەو ناڕەزاییە شعبەوەی کە لە خامی کوردستان هەیە نەک ئەوەی کەمان ناتون بڵێنم دەسەڵاتە بڕوخێ بەپێی سیاسایەک دەژیر کراونەوە کەسانە دیارە ئەمان مبەڕەکە ئەوەیە یاسای خۆپیشاندان ئەبێ مۆڵەت وەربگری ئەمان ڕۆشتونەتە پارێزگار ئەوەی من قسەم لەگەڵا کردوون یەکەم جار پیانوتون مۆڵەتانە دەینێ دوای پیانتون دروشمەکانتان توندا ئەم بانی سعات 11 هاتنە لای من بۆ پەرلەمان وتیان ئەمانەوێت خۆپیشاندان کەین خواست و داخوازی و داواکاریەکانمان هەیە دیارە دەوامی پەرلەمان تا سعات 1 و ئەوانەیە و دوو بەتایبەتی ئەم ڕۆژ لەبەرەوەی زۆربەی پەرلەمانتاران لە دەرەوە بوو ڕۆشتە بوون وە خۆپیشاندانەکەیمانیش تەوروبەری کاتژمێر 3 بووە هیچ پەرلەمانتارێک و پەرلەمان دەستەی سەرۆکاتی پەرلەمان کەس لەوێ نەبووە بەڵام بەرحاڵ یعنی ئەوە شتێکە لە گرفتەکانە بەپێی قانونی خۆپیشاندان بێ مۆڵەت ئەگەر ئەو کەسێک کە مەسئول دەتوانێت بڵێ مۆڵەت نادەمێ ئەگەر جاخۆم قانونەگەر باش جێبەجێ نەکرێت توانێت ڕێگە نەدرێت هیچ کەسێک خۆپیشاندانی مەدەنیش لە کوردستانە بکە بۆیە ئێمە هەر زوو ویستی تعدیلکردنی ئەم قانونەمان هەبوو بە مانای دیفاعکردن لە پرەنسیپێکی دیموکراتی کە دەربڕینی دەنگی ناڕەزاییە لە چوارچێوەیەکی مەدەنیە بەڵام بینێت کۆمەڵی گەنجی 18 ساڵ 19 ساڵ داوای باشترکردنی ژیانی خۆیانەکەن ناکرێت بەم شێوە مامەڵیان لەگەڵ بەڵێ وەک باسی کرد پەرلەمانتەر حەلی ئەحمەدساڵح دیارە دەڵێ دوای کەمێکی تر بە قسەی کاغالی گوایە ئازاد دەکرێن و ئێستا کەفیلیان ئامادە کردووە دایک و باوکی ئەو دوو گەنجە کە بران لە بنکەی پۆلیسی ئازادین بۆ ئازادکردنی ئەو کەسانە بەڵێ زۆر سپاس بۆ عەلی ئەحمەدساڵح